کەواتە هەر کەسێک ئەو مصطلحێکی بیرکاریە هەر کەسێک بڕوای بە 113 سوورەتی قورئان هەبێ بڕوای بە 113 سوورەتی ئەو قورئانە هەبێ لە سوورەتی 414 بڕوای بە یەک وشەی ئەو قورئانە نەبێ بڕوای بە یەک پیتی ئەو قورئانە نەبێ بڕوای بە یەک فەتح و زەممە و کەسرەی ئەو قورئانە نەبێ وڵاوە لە شوێنی خۆی یانێ و دەبووانە بێت کافرە هێشتا نهاتە ناو بازنەی ئیمانەوە والله ئەم مەسەلەیە زۆر خەتەرە من بۆیە 4 جمعەیە لەبەر خاتی ئەو خوا بە ئێوە ڕاگەیان والله هەر حیجاب کەسێک کە حیجاب لەبەر ناکە هەر ئافرەتێک بە جن و بەرجی ناشەرعیەوە دێتە ناو ئەو کۆمەڵگایە نەک کافرە بە ئایەتێکی قورئان کافرە بە 2 سوورەتی قورئانی پیرۆز بڕوای بە 112 سوورەتی قورئان هەبێ بەبێ زیاد و کەم و تەطبیقیکەی کە حیجابن نەپۆشی کافری بە سوورەتی ئەننور كافري بصورة أحزاب شو كان هدو كان عم بحجاب كلا ولا الآن آفتاني مسلمان شك نبوة لأنك يوكو خلق ناشرعية نفجلو بقيقي ناشرعية نهي الزردي كي بخلق ياندو نبقوم أبقى ياندو قولاني يكو كليب يكي وقدر كردوا صدان قولاني هي لمرات ذاك شي كرد كدويتي لوش ناشرعي تلا أم حد لبدا توشي داوي أوانا بو جا أنجا كسيكي أواندا ترسنوك هەر ئەو کچە هەورامی یەک خەیرە کرد لە هەڵەوە بوو بە جووچک ئەوەندە بچوو بووەوە ئەوەندە تەنەزولی کرد جاوە هێشتا پیاوە بەغیرەتەکانی هەورامان نهاتوونە سەرخەت ئای خۆر بەسەر یەکەبێرە لە ماڵی خۆشیان بخێرە 1001 دەست و پێ ماچکا تازەوەکو خۆی لە نایەتەوە هەر کەسێ زمانی بەرامبەر بە خەڵک درێژ کرد ڕۆژە بە داواکەوە دەبێت ڕۆژە دەرناچێت چونکە بنەماڵەی ئەو بەڕێزانە باوەڕ ناکەم هەروە بە ئاسانی لێ خۆش بن کەسێ فیشێکی بە فڕێک و بە کشتێکەوە دنا کوشتی هل عندنا ستلفزيون في دعوة يقولون لكم عفوا به لا توبة مرجية فمن تاب واصلح كسر سكاتي في كرجال سكاتي أمر النار يتوا شيء في بريس كتد والدوا حولاني دبصت أخباني كشويك من دعوة كان شيء أن فيديو أو خلافة حتى في أمر ناصر يتوا وأني 100 صالك مليون صالك تاجيها ما أن فيديو حد من يتوا من دعوة كان شيء سجيلة كان نوين ومشي وكاد شوي بدأ كان وتلاوة بەدەستگیران ئاواوەتراوە بە خوشکەکەت ئاواوەتراوە بە پولەکەت ئاواوەتراوە هەم مەلایەتی پێوت وەڵام نوێژ ناکە لە داخی ئەو مەلایە ناتە مزگەوت و گوێ بۆ منیش ڕاگرێ ئەزانی ئەم تاوانە بە لێبوردنێک ڕۆژ نابێتەوە پیاوان و ژنانی بە حرمەتی هەورامی کە تا ئێستا بە ئەخلاقیەکان تێدا ڕوونەداوە باوەڕ ناکەم لەسەرەوە خۆش بن ئەگە هەر بە لێبوردنێک خۆش بن زەرەری گەورە لە کوردستانەکە دەکەوێت ئەبێ یاسا ئەگەر هەبێ لەو بڕواژدانی و یاسا بتوانێت ئیجراعاتی